ئۆپۆزیسیۆن بورژوایی ئێران و قدرەتگەلێک وەک ئەمریکا زۆر تەلاشیان کرد ئەو خیزشە بکەنە ئینقلابی مەخمەڵی، بیکەنە ئەوە کە گەرەکیانە شا بگەڕنەوە، بیکەنە ئەوە کە گەرەکیانە بچنە باوەش ئەمریکا و خەڵک وتیان پێ نا. گەورەترین شکستێک وا بورژوازی ئۆپۆزیسیۆن ئێران و ئەمریکا خواردی لە خەڵک ئێران بوو و وتیان پێ نا، ئێمە نائەڤینە یوگوسلاوی، نائەڤینە ئوکراین، نائەڤینە هیچ کام لە کەشوەرگەلتر، نە ئەتانی بمانکەیتە سووریە، هیچ کام لەمانە ئێمە نایڵین بین. ئەگەر جمهوری ئیسلامی بازەندەی ئەوەڵ ئەو خیزەشە بوو، کل ئۆپۆزیسیۆن بورژوایی کە تەلاشی کرد بێ ئێزافەی ئەمریکا و کەشوەرگەل غەربی و بە لابی و بە هەموو شتێک سایان کرد کە ئەو ئەنقلابە هایجەککەن بیکەن بەهین خۆیان و خەڵک نەیهێشت و خەڵک ئوروپایش پا بە پای خەڵک ئێران نەیهێشت و ئێلامیان کرد کە مردم ئێران چوون جمهوری ئیسلامیان گەرەکە، هاتن ئەمریکایان گەرەک نییە، چوون جمهوری ئیسلامی و ئازادیان گەرەکە و ئەم دوو قوتبیە سەرێکی لە ئێران بوو، سەرێکیی لە خارجا بوو.